بەخشندە و میهرەبان من مامۆستا کارزان لە ئامادەی کلێڤەری ناحکومی لەگەڵتان دەبم لە بابەتەکانی کیمیا بەندی یەکەم لە کەرتی دووەم. کەرتی دووەم هەیتمان باسی ڕەوشتە کۆکاریەکانی گیراوە دەکات. بەسمان چێ لە ڕەوشتە کۆکاریەکانی گیراوە، یعنی ئەگەر ئەمە توێنەرە چخاوێنمان هەبێت بڕێک مادەی تواوەی تێ بکەین ئەوە کار دەکاتە سەر هەندێک لە ڕەوشتەکان. بۆ نمونە پلەی کوڵان، پلەی بەستن. پلەی کوڵان چرێ دەکات؟ پلەی کوڵان بەرز دەکاتەوە، پلەی بەستن نزم دەکاتەوە. ئەو ڕەوشتانە پشت دەبەستن بە ژمارەی ئەو تەنۆکانەی کە لە گیراوەکە هەیە، یان وەکو پێناسەکە لەسەر شاشەکە دیارە پشت دەبەستێ بەچێ بە خەستی تەنۆکەکان، بەڵام سروشتی تەنۆکەکان، جۆری تەنۆکەکان دەوری نییە. ئەو ڕەوشتانە پێیان دەرێن ڕەوشتە کۆکاریەکان. کەواتە ڕەوشتی کۆکاری دەرێ بریتێ لەو ڕەوشتانەی کە پشت دەبەستێ بە خەستی تەنۆکەکانی تواوە، نەک سروشتی تەنۆکەکان، نەک جۆری تەنۆکەکان. خەستی تەنۆکەکانی تواوە واتە ژمارەی ئەو تەنۆکانەی کە لە گیراوەکەدا هەیە. خەستی تەنۆکەکانی تواوە واتە ژمارەی تەنۆکەکانی تواوە. کەواتە ئەو ڕەوشتانە پشت دەبەستن بە چ؟ بە خەستی، یان پشت دەبەستن بە چ؟ بە ژمارەی تەنۆکەکانی تواوە. سروشت یاخود جۆری تەنۆکە دەوریان نییە. سروشتی تەنۆکەکان یان جۆری تەنۆکەکان دەوریان نییە. دوای زیاتر لۆدڕون دەبیتەوە. ئێستا بۆ نمونە من گیراوەکم هەبیتن دەفرەکم هەبی ئاوی تێدا بیتن، بێم قچەک شەکری سوکەرۆزی تێکەم، بە مەرجێک خەستیەکەی بۆ نمونە یەکسان بیتن، یان بڕێک گلوکۆزی تێکەم، خەستی هەردووشان یەکسانە، 1 مۆڵالی 1 مۆڵالی یان 2 مۆڵالی 2 مۆڵالی. ئەوە هەمان کاریگەریان هەیە لەسەر ڕەوشتە کۆکاریەکان. گوتمان کە دەرێن ڕەوشتە کۆکاریەکان، ئەوە لێرە ئیشارەتمان پێدایە: نزمبوونەوەی پلەی بەستن، بەرزبوونەوەی پلەی کوڵان، نزمبوونەوەی هەڵمەپەستان، بەرزبوونەوەی پەستانی دەڵاندن. ئەوانە پێیان دەرێن ڕەوشتی کۆکاری. کەواتە لە ڕەوشتە کۆکاریەکان ئەوەی دەور دەبینێ ئاگدار بە چیە؟ خەستیە، یان برین ژمارەی ئەو تەنۆکانەی کە لە گیراوەکەدا هەیە. جۆرەکەی یاخود سروشتەکە دەوری نییە. خەستی لە ڕەوشتە کۆکاریەکان دەبی بە چ بیتن؟ بە مۆڵالی بیتن. طبعا ئەمە دوو ڕێگە جێت دێبووە لۆ پێوانی خەستی گیراوەکان. مۆلاری لەگەر مۆڵالی، وەکو لە سەرەتای بەندەکەش باسمان کرد. مۆلاری یعنی چ؟ ژمارەی مۆڵی تواوە لە لتری گیراوە. مۆڵالێتی یعنی چ؟ ژمارەی مۆڵی تواوە لە کیلۆگرامێکی توێنەر. کەواتە مۆڵالێتی چی تێدا هەیە؟ مۆڵی تێدا لەگە کیلۆگرام. لەبەرچ لەو ڕەوشتانەی کە لەسەر سەبوڕەی نووسیتمان، لەبەرچ لە ڕەوشتە کۆکاریەکان مۆڵالێتی بەکاردێت، مۆلارێتی بەکار نایێت. دەرەی لەبەرەوەی مامۆستا مۆلارێتی بە گۆڕانی پلەی گەرمی، یعنی پلەی گەرمی بەرزکەیەوە نزمکەیەوە دەگۆڕێت، لەبەرەوەی قەبارەی تێدایە، لتری تێدایە. بەڵام مۆلارێتی بە گۆڕانی پلەی گەرمی، نزمکردنەوە و بەرزکردنەوەی پلەی گەرمی ناگۆڕێت. لەبەرەوە لە پرسیارە بیرکاریەکان کە دوای دەینە سەرێ چ بەکاردەینی؟ مۆڵالێتی بەکاردەینی، نەک مۆلارێتی. ڕەوشتە کۆکاریەکان وەکو لەسەر سەبوڕەی ئیشارەتمان پێدایە 4 ڕەوشتمان هەیە. ئەو ڕەوشتانە پێیان دەرێن چ؟ پێیان دەرێن ڕەوشتە کۆکاریەکان. ڕەوشتی یەکەم نزمبوونەوەی هەڵمەپەستان، ڕەوشتی دووەم نزمبوونەوەی پلەی بەستن، ڕەوشتی سێیەم بەرزبوونەوەی پلەی کوڵان، ڕەوشتی چوارەم بەرزبوونەوەی پەستانی دەڵاندن، یان برین پەستانی ئۆزمۆزی. ئەگەر مادەک بتوێنەوە لە ناو توێنەرێک بە توانەوەی تواوەیەکی نەفرۆک. تواوەی نەفرۆک چییە؟ وەکو لەسەرەوە پێناسەکەمان لۆت کردیە. تواوەی نەفرۆک دەرێن بریتە لەو مادانەی کە ئارەزووی بوونەگازیان لاوازە. تواوەی نەفرۆک مەبەستمان چیە لە تواوەی نەفرۆک؟ ئەو مادانن کە ئارەزووی بوونە گازیان لاوازە. وەک بۆ نمونە شەکرەکان، شەکری گلوکۆزە، سوکەرۆزە، فرەکتۆزە، وەکو کوحول بۆ نمونە. ئەو مادانە پێیان دەرێن چ؟ پێیان دەرێن تواوەی نەفرۆک. کاتێک توێنەرێکمان هەبی یەکێک لەو مادانەی تێ بکەین، شەکرەکە بۆ نمونە ئیثانۆڵە، بۆ نمونە گلایکۆڵە، بۆ نمونە گلیسرۆڵە، ئەوە چ دەکاتن؟
ئایا هەڵمەپەستانەکە نزم دەبیتەوە دەرێ بە توانەوەی تواوەیەکی نەفرۆک لە توێنەرێکی خاویندا کام لەمانەدا هەڵەیە گوتمان هەڵمەپەستان چی لێ دێت نزم دەبیتەوە بەڵێ مامۆستا هەڵمەپەستان نزم دەبیتەوە یعنی چه هەڵمەپەستان نزم دەبیت یعنی ئەگەر توێنەرەکەمان بە تەنها هەبی گەرمی بکەین زیاتر دەبیت هاڵم بەڵام ئەگەر بێی بڕەک شەکر یان بڕەک ئیثانۆل یان بڕەک خوێی مادەچی نەفرۆشی تێ بکەیت هەڵمەکە چی لێ دێ هەڵمەکە کەم دەبیت بەڵێ مامۆستا هەڵمەپەستان نزم دەبیتەوە کەواتە ئەوە ڕاستە وەڵامەکە نییە و دەرێ هەڵم لەوە بجێرە کام لەمانە هەڵەیە پەستانی ئۆزمۆزی زۆر دەبی بەڵێ مامۆستا پەستانی ئۆزمۆزی زۆر دەبی پەستانی ئۆزمۆزی چییە دوای دێنە سەرێت تەبعاً ڕەوشی چوارەمە دوای باسی دەکەین پلەی بەستن نزم دەبیتەوە بەڵێ مامۆستا پلەی بەستن نزم دەبیتەوە بۆ نمونە ئەگەر ئاومان هەبیتن لە سفری دەبەستی کە بڕەک شەکر تێ دەکەی یان بڕەک کحولی تێ دەکەی ئەو کاتی دێتە بن سفر واتە بە سالب دەردەچیتن پلەی کۆڵان نزم دەبیتەوە نەخێر مامۆستا پلەی کۆڵان چی لێ دێت بەرز دەبیتەوە وەکو باسمان کرد ئەگەر ئاومان هەبیتن ئاو لە سەتی دەکورێت کە بڕەک مادەی تواوەی نەفرۆشی تێ دەکەی پلەی کۆڵانەکەی چی لێ دێت دەچیتە سەرەوەی سەتی ئەوجە بە پێی بڕەکە هەرچەندە بڕەکە زیاتر تێ بکەی پلەی کۆڵانەکە چی لێ دێت پلەی کۆڵانەکە زیاتر بەرز دەکاتەوە کەواتە مامۆستا ئەو چوار ڕەوشتە پێیان دەرێن ڕەوشتە کۆکاریەکان گرنگە دائیمەن پرسیاری لێ دێتەوە لێرانە تەرکیزی بخە سەرێ ئەوەی لێرە زۆر گرنگە مامۆستا ڕەوشتی کۆکاری پشت دەبەستێ بە چ خەستی تەنۆکەکانی تواوە ژمارەی ئەو تەنۆکانەی کە لە گیراوەکەدا هەیە جۆرەکەی سروشتەکە دەوەر نابینیت چوار ڕەوشتمان هەیە پێی دەین ڕەوشتی کۆکاری نزم بوونەوەی هەڵمەپەستان نزم بوونەوەی پلەی بەستن بەرز بوونەوەی پلەی کوڵان بەرز بوونەوەی پەستانی دەڵاندن لەبەر چە ئەو چوار ڕەوشتە پێیان دەرێن ڕەوشتی کۆکاری لەبەرەوەی پشت بە خەستی دەبەست لەبەرەوەی پشت بە ژمارەی ئەو تەنۆکانە دەبەستن کە لە گیراوەکەدا هەیە پرسیاری پاشەوی پرسیارەش ترەوەش لە امتحانی وزاری هایتەوە دەیت ڕەوشتە کۆکاریەکان پشت بەمە دەبەستێت پێناسی تەنۆکەکانی تواوە نەخێر مامۆستا ڕەوشتی فیزایی تەنۆکەکانی تواوە نەخێر مامۆستا پلەی کۆڵان و پلەی بەستن نەخێر ئەدی چه دەوەردەبینی مامۆستا خەستی دەوەردەبینیت هەرچەندە خەستێکە زیاتر بیتن بۆ نمونە پلەی کۆڵانەکە زیاتر بەرز دەکاتەوە دوای دێنە سەرێ هەروە پلەی بەستنەکەش زیاتر نزم دەکاتەوە کەواتە خەستی مامۆستا لێرە دەوەردەبینی پرسیارێکی تر هەر لێرە هاتەوە لەو بابەتانە دەرێ یەکێک لەمانە ڕەوشتی کۆکاری گیراوە نانوێنیت پرسیاری کتابتە ئی پێداچوونەوەی بەندەکەیە نزم بوونەوەی هەڵمەپەستان بەڵێ مامۆستا نزم بوونەوەی هەڵمەپەستان ڕەوشتی کۆکاریەوە لە سەرێ نووسیتمان نزم بوونەوەی پلەی بەستن بەڵێ مامۆستا ڕەوشتی کۆکاریە نزم بوونەوەی پلەی بەستن نووسیتمان بەرز بوونەوەی پلەی کۆڵان بەڵێ مامۆستا بەرز بوونەوەی پلەی کۆڵانش ڕەوشتی کۆکاریە مۆڵالێتی نەخێر مامۆستا مۆڵالێتی ڕەوشتی کۆکاری نییە ئاگادار بە غەڵەت نەکەی ئەمە دەرێن لە پرسیارەکان دەبی خەستی بە مۆڵالێتی بیتن بەڵام ڕەوشتی کۆکاری نییە چونکە ئەو چوار ڕەوشتەی لەسەر سەبڕی نووسمان ئەو چوار ڕەوشتە پێیان دەرێن چ پێیان دەرێن ڕەوشتی کۆکاری ئێستا بچین یەکێک لەو ڕەوشتانە وەربگرین باسی بکەین یەکەم ڕەوشت هەیتمان نزم بوونەوەی هەڵمەپەستان مەبەستمان چییە لە نزم بوونەوەی هەڵمەپەستان یان پێشەوەی برین نزم بوونەوەی هەڵمەپەستان هەڵمەپەستان چییە هەڵمەپەستان چییە هەڵمەپەستان دەرێ بریتە لەو پەستانەی کە شلەکە لەگەر گازەکە لە باری هاوسەنگیدا دەبن هەڵمەپەستان وەکو پێناسە طبعاً لە پۆلی 11 خوێندیتت لە بەندی پێنجەم هەڵمەپەستان بریتە لەو پەستانەی کە شلەکە لەگەر گازەکە لە باری هاوسەنگیدا دەبن لە پلەی گەرمی دیاری کراوە ئێستا بۆ نمونە هەیتمان برین H2O مادەی شلە گەرمی بکەین زائیدەن گەرمەوزە دەبیتە H2O مادەی گاز هەر گەرمی بکە طبعاً لە ناو دەفرەکی داخراو هەر گەرمی بکە دەبیتە گاز گەرمی بکە دەبیتە گاز دوای گازەکە چی لێ دێت خەست دەبیتەوە دوای لە نێوانیان چ دروست دەبیت باری هاوسەنگی کە دەرێن باری هاوسەنگی دروست دەبیت ئەوەش لە پۆلی 11 خوێندیتت هەلێرە بۆ نمونە هاوسەنگێکی فیزیایی کیمیایی نییە لەبەرەوەی بەس دۆ گۆڕایە یعنی خێرایی ئێرە لای ڕاست ئەگەر ناویلێنێم ئاڕێک لەگەر خێرایی ئێرە ناویلێنێم ئاڕ دوو چی لێ دێت یەکسان دەبیت کەواتە مەبەستمان چییە لە هەڵمەپەستان بریتێ لەو پەستانەی کە شلەکە لەگەر گازەکە لە باری هاوسەنگیدا دەبن نزم بوونەوەی هەڵمەپەستان چییە نزم بوونەوەی هەڵمەپەستان ئێستا بۆ نمونە من ئەو دەفرەم هەیە با برین H2O تێدایە H2O
هەمان دەفرم هەیە ئەلێرە ئێشت و ئۆی تێدایە لەگەر مادەشی تر با بنووسم بۆ نمونە شەکر زە هەر شەکرێک بیت گلوکۆزە سوکەرۆزە هەر شەکرێک بیت کە گەرمی دەکەی بۆ نمونە 6 پلەی سیلیزی من ئێرە گەرم دەکەم ئێرە 6 پلەی سیلیزی گەرم دەکەم تەمەشا دەکەین ژمارەیەکی زۆر گەرد لێرە دەرباز دەبی لە دۆخی شلی دەڕواتە چ دەڕواتە دۆخی گازی بەڵام ئەلێرە ئەگە تەمەشا بکەی ژمارەی گەردەکان چییە ژمارەی گەردەکان کەمە ئەوەمە بەسمان نزم بوونەوەی هەڵمەپەستانە یعنی هەڵمەپەستانی توێنەری خاوێن زیاترە لە هەڵمەپەستانی چێ گیراوە بزانە لێرە کۆمەڵە گەرد بوویتە هەڵم دەرباز بووە لە دۆخی شلی چوویتە دۆخی گازی بەڵام ئەلێرە چی لێهاتیە دوو گەرد بوویتە هەڵم ئەوە پێدرین چ پێدرین نزم بوونەوەی هەڵمەپەستان لەبەر چ هەڵمەپەستانی توێنەری خاوێن وەکو پرسیار نووسیتمان لەبەر چ هەڵمەپەستانی توێنەری خاوێن زیاترە لە هەڵمەپەستانی گیراوە یان لەبەر چ هەڵمەپەستانی گیراوە کەمترە لە توێنەری خاوێن دەری مامۆستا لەبەر ئەوەی ژمارەی گەردەکانی توێنەر لە گیراوەکە چی لێ دێت کەم دەکاتن بەمە ژمارەیەکی کەمتر گەرد لێرە ژمارەیەکی کەمتر ئێشت و ئۆ لە دۆخی شلی دەرباز دەبی دەڕات دەچێتە چ دەچێتە دۆخی گازی یان وا بابرین ئەلێرە شەکرەکە بوویتە ڕێگر بوویتە بەربەز لە بەردەم ئاوەکە لۆوەی وزە وەربگری چی لێ بێت بڕوا ببیتە هەڵم ئەوە پێدرین چ پێدرین نزمبوونەوەی هەڵمەپەستان کەواتە تو هەر توێنەرەکەت هەبی شەر نییە ئاو بیتن ئەگەر بەراوردی بکەی بە گیراوەکە توێنەرەکە زیاتر دەبیتە هەڵم بەڵام گیراوەکە چی لێ دێت کەمتر دەبیتە هەڵم لەبەر چێ دەریت چونکە کاتێک مادەی تواوە دەتوێنیەوە ژمارەی گەردەکانی توێنەر لە گیراوەکە کەم دەکاتن بەمە ژمارەیەکی کەمتری توێنەر لە دۆخی شلی دەرباز دەبی دەچیتە چێ دەچیتە دۆخی گازی ئەو شەکرەی کە لێرە هەیتمان وەکو تازە لە سەرێ نووسیتمان گوتمان پێ دەرێن مادەی نەفرۆگ یان مادەی نەفڕی و پێناسەکەم لۆ نووسی لێوێ ئەوە لێرەش نووسایتەوە مادەی نەفڕی و یان مادەی نەفرۆگ چییە گوتمان بریتە لەو مادانەی کە ئارەزووی بوونەگازیان لاوازە لەو بارودۆخەی کە تێیدایە ئەو پرسیارە تازە پێتم گۆ لەبەر چ هەڵمەپەستانی توێنەر کە تواوەیەکی نەفڕیوی تێدابیت واتە گیراوە کەمترە لە هەڵمەپەستانی خاوێن گوتمان چونکە هەرچەندە ژمارەی تەنۆکەکانی تواوە زیاتر بێت ئەوە ژمارەی گەردەکانی توێنەر کەم دەکات لە ڕووی گیراوەکە بۆیە توێنەر کەمتر چی لێ دەبیتە هەڵم ژمارەیەکی کەمتر لە دۆخی شلی دەرباز دەبی دەچێتە دۆخی گازی ئەو جەدوەلەمان هەیە ئەو خشتەیەمان هەیە ئەوە پلەی بەستن پلەی کۆڵانی تێدایە مۆڵا لە جێگیری پلەی بەستن مۆڵا لە جێگیری پلەی کۆڵانی تێدا یعنی ئیشمان پێ دەبیلۆ پرسیارە بیرکاریەکان ئیشمان بەو جەدوەلەی دەبیتن بە تایبەتی کەیبی لەگەر چ لەگەر کەیئێفەکان ئێستا ڕەوشتی دووەم هەیتمان نزمبوونەوەی پلەی بەستن پێش ئەوەی بچینە سەر ڕەوشتی دووەم قوتابیانی خۆشەویست لە ڕەوشتی یەکەمەوەی بزانە هەڵمەپەستان چییە نەوەک پێناسەکەت دۆ بکاتە هەڵبژاردن ئەو پەستانەی کرشلەکە و گازەکە لە باری هاوسەنگیدا دەبن لە پلەی گەرمی دیاریکرا و بریتە لە هەڵمەپەستان پلەی کۆڵان پلەی بەستن نەوە گوهارۆت بکاتە شێوەی هەڵبژاردن مادەی نەفرۆک چییە ئەو مادانن کە ئارەزووی بوونەگازیان چیە بوونەگازیان لاوازە گوتمان هەڵمەپەستان بە ڕەوشی کۆکاری دادەنێت نزمبوونەوەی هەڵمەپەستان بە ڕەوشی کۆکاری دادەنێت لەبەرچێ لەبەرەوەی پشت بە خەستی دەبەستێت لەبەرچێ لەبەرەوەی پشت بە ژمارە ئەو تەنۆکانە دەبەستێت کە لە گیراوەکە هەیە جۆری تەنۆکەکان یاخو سروشتی تەنۆکەکان دەوریان نییە مەبەستم وایە دەفرەکە ئەگە گلوکۆزی تێدابیان سوکەرۆزی تێدابیان ئیتانۆلی تێداوی بەس بە مەرجێک هەمان خەستیان هەبیت هەمان کاریگەریان هەیە لەسەر نزمبوونەوەی هەڵمەپەستان ئێستا دووەم ڕەوش لە ڕەوشتە کۆکاریەکان دێنە سەرێ ئەوە گرنگە تەبعاً نزمبوونەوەی پلەی بەستنە نزمبوونەوەی پلەی بەستن یعنی فریزینگ لەبەرەوەی هێمای ئێفیان دانایە نزمبوونەوەکە ئەو سێ گۆشەواتە دەتا گۆڕان هێمای دەتاتی ئێفە نزمبوونەوەی پلەی بەستن دەری بریتە لە جیاوازی لە نێوان پلەی بەستنی گیراوە لەگەر پلەی بەستنی توێنەری خاوێن لەگەر پلەی بەستنی ئاسایی یعنی پێناسەکەی یاسایەکەیتی دەتاتی ئێف نزمبوونەوەی پلەی بەستن بریتە لە جیاوازی واتەکەم نێوان پلەی بەستنی گیراوە لەگەر پلەی بەستنی چ توێنەری خاوێن پلەی بەستنی ئاسایی کە دەرێ دەتاتی ئێفملۆ بدۆزەوە پلەی بەستنی گیراوەکە دەبی هەبیتن دەداتێ پلەی بەستنی ئاسایش هەیتمان لە پرسیار دەمانداتێ بۆ نمونە ئەگەر ئاو بوو بەس ئاوی بزانە سفرە توێنەری تربی بەخۆی دەداتێ کەمی دەکەیەوە دەکاتە چ دەکاتە دەتا TF دەتا TF دائیمەن نیشانەکەی بە سالب دەردێت لەبەرەوەی دەری نزمبوونەوەی پلەی بەستن یان لەبەرەوەی دائیمەن ئێرە گەورەترە لێرە بۆ نمونە ئاو دەرین لە سفری دەبەستیت کە بڕێک مادەی تری تێدەکەی مادەی نەفرۆشی تێدەکەی پلەی بەستنەکەی نزم دەبیتەوە یعنی دەبیتە سالب
کەواتە ئێرە بچووکتر دەبی لێرە لەبەرەوە نیشانەکە بەچ دێتە دەرێ سالب کەواتە وەکو تێبینی ئاگادار بە گرنگە لێرەش نووسیتمان ئێستا ئیشارەتی پێ دەین دائیمەن نزمبوونەوەی پلەی بەستن واتە دەتاتیەف نیشانەکەی سالبە ئەرێ لۆ سالبە مامۆستا لەبەر چ سالبە لەبەر ئەوەی پلەی بەستنی ئاسایی گەورەترە لە پلەی بەستنی گیراوە کەواتە بە سالب دێتە دەرێ هەندێک جار لە پرسیار پێمان دەرێ پلەی بەستنی گیراوەکە بدۆزەوە کە دەرێ پلەی بەستنی گیراوە بدۆزەوە پلەی بەستنی ئاسایی توێنەری خاوێن دەیبەمە ئەو دیوی دەرێن پلەی بەستنی گیراوە دەکات دەتاتیەف کۆ پلەی بەستنی ئاسایی کەواتە ئێستا پرسیار تەمەشا دەکەین هەموو جارێکە پێ دەرێ پلەی بەستنی گیراوەکە بدۆزەوە سەرەتا ئەتوو دەبی دەتاتیەفی بدۆزیەوە ئەوجا دەتوانی بێ پلەی بەستنی گیراوەکە بدۆزیەوە بڕێکی ترمان هەیە مۆڵالە جێگیری پلەی بەستن واتە KF مەبەستمان چییە لە مۆڵالە جێگیری پلەی بەستن KF دەرێ بریتە لە نزمبوونەوەی پلەی بەستنی توێنەر لە گیراوەیەک خستەکەی یەک مۆڵالی بی مادەیەکی نەفرۆکی نائەلیکترۆلیتی تێدابی پێناسەکە مەبەستمان چییە لێ طبعاً بابەتەکان زۆر ئاسانە لە ژیانی ڕۆژانە دەیبینی ئەو بابەتانە ئێستا بۆ نمونە ئاومان هەبیتن ئاو لە چەندی دەیبەستی مامۆستاوا فێربووینە لە سفر پلەی سیلیزی وەرە مادەشی نەفرۆکی تێکە مادەشی تواوەی تێکە بۆ نمونە گلوکۆز بۆ نمونە سوکەرۆز بۆ نمونە ئیثانۆڵ پلەی بەستنەکەی چی لێ دێ نزم دەبیتەوە یعنی چ بە سالب دەردەچیت ئەوجە بە پێی بڕەکەی چەند بڕەکەی زیاتر تێکەی پلەی بەستنەکەی چی لێ دەکات زیاتر نزم دەبیتەوە کەواتە دەتاتیەف یەکسانەکەی ئەف جاران مۆڵالی یعنی بە پێی ئەو یاسایە پەیوەندی نێوان دەتاتیەف نزمبوونەوەی پلەی بەستن لەگەر مۆڵالی ڕاستەوانەیە دەرێن چ دەتاتیەف نزمبوونەوەی پلەی بەستن ڕاستەوانە دەگۆڕێت لەگەر مۆڵالی کەواتە هەرچەندە خەستێکەکەی زیاتر بی پلەی بەستنەکەی چی لێ دەکات زیاتر نزم دەکاتەوە لەبەر ئەوەی مۆڵالی تێدا ئیشمان بە یاساکانی مۆڵالی دەبیتەوە ئەوەی لە پۆلی 11 خوێندت لە بەندی شەشەم مۆڵالێتی دەرێ دەکات ژمارەی مۆڵی تواوە لە کیلۆگرامی توێنەر لە کیلۆگرامێکی توێنەر کەواتە ئەو یاسایە دووبارە ئیشمان پێ دەبیتەوە لەبەرەوەی مۆڵی تێدا ئیشت بە یاسای مۆڵش دەبیتەوە مۆڵ دەکاتە چ بارستەی تواوە لەسەر بارستەی مۆڵی چ بارستەی مۆڵی تواوە کەواتە ئیشمان بەو یاسایش دەبیتەوە زۆربەی پرسیارەکان کە لۆ دێتەوە لە ئەمتیحان خەستیەکەت بە حازری ناداتێ بارستەی تواوەی دایتت و بارستەی توێنەری دایتت و مۆڵە بارستەی دایتت و دەبی بێ بیکەی خەستی ئەو زەبێ ئەو یاسایانە بەکاربینی بۆ نمونە ئەگەر ناوی لێنم یاسای دووەم ئەوەی سەرێ بۆ نمونە یاسای یەکەم دەتاتیەف پلەی بەستنی گیراوەکەم پلەی بەستنی ئاسایی کەواتە دەتوانی بەو دوو یاسای بیگۆڕین بیکەینە سە خەستی یان دەتوانی بە یەک هەنگاو بەو یاسای بیکەی وەکو نووسیتمان ڕێگەی خێرا یاسایەکی خێرا مامۆستا مۆڵالەتی دەکاتە بارستەی تواوە بە گرام لەسەر بارستەی توێنەر بە کیلۆگرام جاران سێ جاران بارستەی مۆڵی ئەوە بەنسبەت مۆڵا لە جێگیری پلەی بەستن کە هەمان بوو وەکو ناساندن ئێم یعنی چ ئێم مامۆستا خەستی یان مۆڵالێتی بە یەکەی مۆڵ لەسەر کیلۆگرام یان ئێم بچووک دەپیورێت دادەندێتن یەکەکەی مامۆستا مۆڵ لەسەر کیلۆگرام یان مۆڵالی دادنێت KF چیە مامۆستا KF مۆڵا لە جێگیری پلەی بەستن بە یەکەی سیلیزی لەسەر مۆڵالی دەپیورێتن بیزانە KF بۆ ئاو دەکات سالب 1.86 سیلیزی لەسەر چ لەسەر مۆڵالی ئەدی ئەگەر مادەی ترمانە بۆ وەکو بەنزین وەکو بۆ نمونە ئیثەر وەکو بۆ نمونە کافور KFەکانت دەداتێ لەو خشتەی کە لەسەری هەمان بوو KFەکانی تێدایە KFەکانت دەداتێ بزانە KFەکان لێرەیە یعنی پێویستی بە لەبەرکردن نییە بەس ئی ئاوم دەوێتن ئاو پلەی بەستنەکەی لەگەر KFەکان ئەگەر مادەی تر وەکو سرکە کافورەوە KFەکان لێرەیە پلەی بەستنی ئاسایی ئەوانە لە پرسیار دەداتێ بەڵام بەنسبەت ئاو ئاگادار بە KFەکەی بزانە هەروەها پلەی بەستنی ئاسایی پلەی بەستنی ئاو ئی توێنەری خاوێن چەندە سفر پلەی سیلیزیە ئەوەش بیزانە دەتاتیەف یعنی نزمبوونەوەی پلەی بەستن بڕی بەهای یان نزمبوونەوەی پلەی بەستن گۆڕان لە پلەی بەستن بە یەکەی چ دەپیورێت بە یەکەی سیلیزی دەپیورێتن ئاوەکو تێبینی دائیمەن دەتاتیەف لەگەر KF نرخەکانیان بە چ دەبیتن بە سالب دەبیتن ئینشاءالله دەرسی دابێتن پرسیار لەسەر نزمبوونەوەی پلەی بەستن وەردەگرین پرسیارانەی کە هەیتمان لەسەر نزمبوونەوەی پلەی بەستن بە هیوای سوودوەرگرتن